سڵاو هاوڕێیان تیر و پشتی خەڵاتەکانی سەری ساڵ دەکەین دوو براوی هەڵدەبژێرین خەڵاتەکان بریتی بوون لە تەلەڤیزۆنێکی تۆشیبا لەگەر ژێسکەچی کارەبایی تۆشیبا ئێستا چەند خولەکێک چاوەڕێ دەکەین و پاشان دەست بە تیر و پشکەکەی دەکەین تا هاوڕێیان دێنە ناو لایڤەکەی ئەوە ناوەکانە زۆرە ناوەکان خەڵاتەکان بریتە لە دوو خەڵات بەو شێوەیە تیر و پشکەکەی دەکەین ئەو ڕۆڵێتە دەسوڕێ و ناوی کەسەکە هەڵدەبژێری پاشان ئێمە پەیوەندی بە کەسەکەی دەکەین یان ئەگەر هاوڕێ برادەرتان بوو ڤیدیۆکەی لە بۆ شێرکەن و لێ بنێرن لەوەی ئاگداربی دەبی نەفەرەکە و کەسێک کە لۆی دەردەچێت خاوەن خەڵاتەکە سەردانمان بکە پاشان خەڵاتەکەی دەدەینێ لایکی پیجی دیمەن تیڤی بکەن لە بیر مەکەن هەروەها یوتیوبی دیمەن تیڤیش لایکەن هەموو ڤیدیۆکان لەوێ دەردادەنێن و بەرهەمانەی خۆمان ئەمە یوتیوبەکەیە هەر هەمان ناوە لەگەر فەیسبووکەکەی توانن بیبینەوە ئەگەر تەماشا بکەن هەموو ڤیدیۆکان لێرەدا دەبەزی و دەتوانن لە پلەیلیستەکان سوودی لێ ببین و لێرە هەموو پرۆگرامەکان بە شێوەیەکی پوخت دانراوە ئەمە پرۆگرامەکانە ئێستاش دەست دەکەین بە تیر و پشکەکە و دوو کەس هەڵدەبژێرین بسم الله سالم جەی عومەر ئەگەر هاوڕێتانە یان برادەرتانە یان دەیناسن ئەو ناوەی تکایە تاجی بکەن یان ڤیدیۆکەی لۆ بنێرن لەوەی ئاگداربی ئێستا ئەو ناوەی لا دەبین ڕیموڤ دەکەین و دووبارە دەیسوڕێنین دەمەتی یوتیوبینە لە یوتیوبیش خەڵاتەکەمان دانابوو تکایە ئەگەر ئەو ناوەی دەناسن تاجی بکەن لۆی بنێرن ڤیدیۆکە یعنی ئەگەر هاوڕێتانە سوپاس بە بەشداریکردنتان زۆر سوپاس کاتێکی خۆش